ژمارەیەک لە ئەفسەرانی دەرچووی ئاسایش لە خولێکی تایبەت بە گفتوگۆ و ڕوونکردنەوەی یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە هەرێمی کوردستان بەشدار بوون. بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و خێزان بە گرنگیەوە باز لە خولەکە دەکات و دەڵێت گرنگە بەکاری پێکەوەی کار بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان بکرێت لە کۆمەڵگەدا. ئەفسەرە بەڕێزانی کە سبێنێ دەچنە شوێنەکانیان و دەست بەکار دەبن لە ئاسایش بۆی شارەزا بن لەو کەیسانەی کە پەیوەندی بە توندوتیژی خێزانی و دژ بە ئافرەتانەوە هەیە. ئەمەش بەمەبەستی وشارکردنەوەیانە ڕەنگە لە کاتی ئێشکگیریە کەیسیشان ڕوبەڕوو بێتەوە کەسێ داوای ڕزگارکردنیان لێ بکە بە هەناوەچوونیان لێ بکە لە شوێنی ئیشەکانی خۆیان پێویست بەوە دەکات کە ئەوانیش هاوشێوەی ئەفسەرانی پۆلیس شارەزایەکی باشیان هەبێت لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و لەو کارانەی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتیەکان کە ئەنجامی دەدەین بەسپاسەوە تا ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هەماهەنگێکی باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و هەم لە گۆڕینەوەی زانیاری هەم لە هاوکاری پشتیوانی کردنمان بۆ دەستگیرکردنی تۆمەتباران و ئەمەش هەوڵێکی ترە بۆی بتوانرێ ئەو ئەفسەرە بەڕێزانە وشیار بکرێنەوە تا بتوانرێ بە هەمومان پێکەوە بەرەنگاری توندوتیژی ببینەوە. خولی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لەلایەن ڤیم فاوندەیشنەوە ڕێکخرا بوو بە مەبەستی زیاتر ڕوونکردنەوەی ئەو یاسایە و خستنە ڕووی کاریگەریە خراپەکانی توندوتیژی لەسەر خێزان. لە ڤیم فاوندیشن خولێک کراوەتەوە بۆ ئەفسەرانی ئاسایش و لەگەڵ فەرماندەیی هەتاوەکو تێگەیشتنێکی تەواویان هەبێ بە یاسای ژمارە 8 توندوتیژی خێزانی کە توندوتیژی خێزانی تەنها یەک ڕەگەز ناگرێتەوە بەڵکو هەردوو ڕەگەز و بەرهەمی ئەو دوو ڕەگەزە ئەگرێتوانێت لە چوارچێوەی خێزانەکان. ئەمە پێویستە بە بەردەوامی هەموو کەسێک کە پەیوەستە بە ئاسایش و پۆلیس و ئەو کەسانی کە پەیوەندیان هەیە بە خێزانەوانێ ئاگاداری ئەم یاسایە. هەنگاوەکانی هۆشیارکردنەوەی کۆمەڵگا لە مەترسیەکانی توندوتیژی لەسەر خێزان و تاک بەردەوام دەبێت و بڕیارە لە داهاتوودا چەند خول و سیمینارێکی تر ڕێک بخرێت بۆ ئەوەی ڕووداوەکانی توندوتیژی لە نێو خێزاندا کەم بکرێتەوە و خێزانێکی تەندروست لە کۆمەڵگەدا بنیاد بنرێت. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.